مەراسیمی ڕێزلێنانە لە بەشداربووانی پرۆژەی بەهای فەرموودە بۆ لەبەرکردنی 100 فەرموودەی پێغەمبەری سەروەر درودی خوای لەسەر تایبەت بەو بەشداربووانەی کە کۆنمرەکانیان لە نێوان 90 تا 99دایە. لا مەراسیمەکەدا سەرجەمە و بەشداربووانە کە ژمارەیان زیاتر لە 300 بەشدار بوو بڕوانامە و خەڵاتیان پێبەخشرا. مەراسیم پرۆژانە زۆر ئارامیە بەخشن بە ئینسان. من یەکەم جارمە بەشداریەکەم و ئینشاءڵڵا لەم هەفتەی داهاتووشا بێتەوە بەشداری 50 فەرموودەی تریش دەکەم. بڕیارمدا هەموو کاتێ بەشداریکەن بەرەوەی ئەو چێژەی لەو ئیمتیحانە بینیتم تا ئێستا چێژێکی ئاوا خۆشم نەبینیوە و لە ڕووی ئیمانیشەوە زۆر کاریگەری ئەیە لەسەر هەر کەسێکی تر کچ بێ یا کوڕ بێ بەشداری بکە زۆر ئیسفادەی هەیە. وڵی هەم لەلایەنی دەرونی و مرتاحە بیت، هەم وەکو خێرێک بۆ دوا ڕۆژ و هەم لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزا ئەبیت و گرنگی ئەم پرۆژانەش لەوەیە کە تۆ لە شتی لاوەکی دوورەکەویتەوە و یعنی بۆ نمونە ئیسە بەتابەت لەم سەردەمەیە کە شتی خراپ بڵاوە و گەنجەکانمان مەشغوڵە بن لە باتیوی مەشغوڵ بن بە ئیشێکی خراپەوە مەشغوڵە بن بە لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەم پرۆژانە زۆر سوودێکی باش ئەگەیەنێت بە کۆمەڵگای ئێمە بەتایبەتی لەم سەردەمەیە کە گەنجان و لاوان زۆر پێویستەکە لەم پرۆژانەیە بەشدار بن. منیش وەکو کەسێک وەکو کچێکی مسڵمان حەزم کرد تێیدا بەشدار بم. زۆر خۆشحاڵم کە یەکێک بووم لە بەشداروانی بەهای فەرموودە. ڕاستیەکەی لەبەر ئەوەی هەمومان ببین بە یار و یاوەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروەها بۆ ئومێدەی لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری ئەرشی خوای گەورەیە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله بین. سەرتا زۆر سوپاسی خوای گەورە ئەکەم کە بنێکێکم لە بەشداربوانی پرۆژەی بەهای فەرموودە. ئەم پرۆژەی زۆر گرنگە بەتایبەت بۆ ئەم سەردەما کە بە سەردەمی فیتنە و فەساد ناسراوە و هەروەها بۆی بکەوینە ژێر سێبەری ئاشتی خوای گەورە و بکەوینە بەر ڕەحمەتی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ شەفاعەتمان بۆ بکات. بەرپرسی گشتی پرۆژەی بەهای فەرموودە دەڵێت مەبەست و ئامانجیان لە ڕاگەیاندنی پرۆژەکە گرنگیدانی زیاترە بە خوێندنە و لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەری سەروەر درودی خوای لەسەر بەتایبەت بۆ چینی گەنجان و نەوجەوانان. بەڵێ پشتیوان بەخوا قۆناغی هەشتمی بەهای فەرموودە لە ئێستادا ئامادەکاری لە بۆ دەکرێت. ئامانجی ئەساسی مابریتە لە زیندوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکدا خەڵکانێک بە هەموو شێوازێک دێن دەیانوێت سونەت لە بەرچاوی خەڵک ناشرین بکەن تاوەکو حەدیثێک لە بەرچاوی کەسێکدا کەوێنن و شوبهە و گومان لەسەر دروست دەکەن. پشتیوان بەخوا دەبین لەو لە بە هەزاران ئافرەت بە هەزاران گەنج کۆڕ لاو دێن سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕێی ئەو پرۆژانەوە لەبەر دەکەن و کار پێ دەکەن و تەفاعول لەگەر دەکەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورە مامۆستا با وتەی بەشداربووان و چین و توێژە جیاوازەکان بێت ئەم جۆرە پرۆژانە دەرفەتێکی باشن بۆ ئەوەی گەنجان و لاوان لە بابەتە لاوەچیەکان و بەکارهێنانی لە ڕادەبەدەری تۆڕە کۆمەڵایەتیەکان دوور بکەونەوە و گرنگی بەوەها بابەتێک بدەن کە سوودی بۆ دنیا و دواڕۆژیان هەبێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.